چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. بازرگان و تووتی. زەمانی زوو بازرگانێکە بوو، تووتیەکی جوان و خۆش مەشرەبی لە قەفەسدا ڕاگرت بوو. ڕۆژێکیان بازرگان تەمای گر بچێتە سەفەری هیندستان بە مەبەستی بازرگانی. کاتێک ئامادەی سەفەرەکەی بوو بە هەرێک لە خزمەتکار و کەنیزەکەکانی خۆی وت: چ دیاریەکتان دەوێت لە هیندستان بۆتان بهێنم؟ هەر یەکەیان داوای شتێکی کرد و ئەو بازرگانە چاکەکارەش بەڵێنی پێدان دیاریەکانیان بۆ بکڕێ و بیهێنێتەوە بۆیان. پاشان لە تووتیەکەی پرسی: ئەی تۆ چیت دەوێت لە هیندستان بە دیاری بیهێنم بۆت؟ تووتی وتی: من دیارەیەکی و تۆم ناوێ، بەڵام کاتێک گەیشتێ هیندستان و چاوت بە تووتیەکان کەوت سڵاومیان پێ بگەێنە و باسی حاڵ و باڵی منیان بۆ بکە، پێیان بڵێ من تووتیەکەم هەیە لە قەفەسدا و تا ئەمەزرۆی دیداری ئێوەیە، وەلێ چەرخی ڕۆژگار گرفتاری قەفەسی منی کردووە. پێیان بڵێ یارمەتی ڕێنوێنی لێتان دەوێ، پێیان بڵێ تووتیەکەم وتی ئایا ڕەوایە من مشتاقی دیدارتان بم و لە تاو دەردی جیایی و تەنایی لە گۆشەی ئەم قەفەسە تەنگەدا بمرم. کوانێ وەفای دۆستان، ئایا ڕەوایە من لە قەفەسدا بم و ئێوە لە باخ و مێرگوزار ئەی یاران کاتێ لە سەوزەڵان دەفڕن و پیاسە دەکەن، یاد ئەم باڵندە خەمگین و بەلەنگازە بکەن، یاد یاران بۆ یاری غەریب و ئاوارە مبارەکە، بەتایبەت ئەگەر پێشینەیەک لە محیبەت لە نێوانیاندا هەبێت. کابرای بازرگان قبوڵی کرد پەیامی تووتیەکە بگەێنێت بە تووتیانی هیندستان. پاشان بازرگان کەوتە ڕێ. کاتێک گەیشتە هیندستان چەند تووتیەکی بەسەر درەختی دارستانەکانەوە بینی. ئەسپەکەی ڕاگرت و سڵاوی لە تووتیەکان کرد و پەیامی تووتیەکەی خۆی پێڕاگەاند. لە ناکاوێکدا یەکێک لە تووتیەکان لەرزی و لە درەختەکە بەربەوە و دەست بە جێکجیانی دەرچوو. بازرگان پەشیمان بوو لە گەیاندنی پەیامەکە و بەخۆی وت: قسەکەی من بووە هۆی مردنی ئەم تووتیە. لەوانەیە ئەم تووتیە لە تەک تووتیەکەی من خزم و خێش بێت، یان ڕەنگە عاشقی یەکتر بن وەکو گیانێک لە دوو جەستەدا. بۆچی ئەم کارم کردو بە قسەی هیچ و بێهودا ئەم بەستە زمانەم کوش؟ بازرگان بە خەفەتباریەوە درێژەی بە ڕێگاکەیدا. ماوەیەک لە هیندستان مایەوە و ئیش و کاری بازرگانیەکەی تەواو کرد و شاد و دڵخۆش گەڕایەوە بە وڵاتەکەی خۆی. کاتێک گەیشتەوە ماڵێ ئەو دیاریانەی بەخشی بە غوڵام و کەنیزەکەکانی کە داوایان کرد بوو. وەختێ چوو بۆ لای تووتیەکە ئەو پێی وت: ئەی دیاریەکەی من کووە، پێم بڵێ لە هیندستان چیت و تو چیت بینی؟ بازرگان وەڵامی داوە: نەخێر، من لەو ڕۆوەوە هیچ ناڵێم، چونکە پەشیمانم لە گەیاندنی پەیامەکە و بەو هۆیەوە خەفەت دەخۆم. بۆچی منی نەفام و بێئاوەز پەیامێکی وا بێهودەم گەیاند بەو باڵندانە؟ تووتیەکە وتی: ئەی خواجە، بۆ پەشیمانی چی بۆتە هۆی ئەم خەموو پەژارەی تۆ؟ بازرگان وتی: سکاڵاکەم بە چەند تووتیەکی وەکو خۆت ڕاگەیان، یەکێکیان لە دەردی تۆ تێگەی لە تاو خەم و پەژارەدا هەڵ لەرزی و لە درەختەکە کەوتە خوارەوە و مرد. من پەشیمان بوومەوە لەو کارم کە بۆچی کردم، وەلێ تازە کار لە کار ترازا بوو، ئیدی پەشیمانی بێسوود بوو. قسەیەک لە زار دەرپەڕی وەکو تیرێک وایە لە کەمان دەرچوو بێت و چیتر ناگەڕێتەوە. تووتیەکە هەرکە لە زمانی بازرگانەکەوە ژنەفتی ئەو تووتیە لە هیندستان چی کردووە، لە قەفەسەکەدا لەرزی و بەلادا کەوت و مردار بووە. بازرگان هەرکە مرداربوونەوەی تووتیەکەی بینی هەڵساو لە تاو خەشم و تووڕەییدا کڵاوەکەی هەڵگرت و کێشای بە ئەرزەکەدا. شێت و سەرگەردان جلەکانی دادڕی و بەو ناوەدا دەهات و دەچوو دەیوت: ئەی باڵندە شیرین زمانەکەم، بۆ وات لێ هات؟ ئەی داخەکەم، باڵندە خۆشمەشرەب و هاوڕێ و هاوڕازەکەم مرد. داخەکەم، باڵندە خۆشخوانەکەم کە ئارامی گیانم بوو مرد. ئەگەر سلێیمان وەها باڵندەیەکی هەبوایە سەرجەم باڵندەکانی دیکەی بەرەڵا دەکرد. داخەکەم، ئەو باڵندەیەی کە بە ئاسانی بەدەستم هێنا بوو بە ئاسانیش لە دەستمدا. بازرگان وەک شێتەکانی لێهات بوو، بەبێ گوێدانە خەڵکی هەر دەهات و دەچوو بەخۆی دەوت: ئەی زمان، تۆ مایەی زیان و قوربەسەری منی، تۆ چەشنی ئاگر و خەرمانێکی کە خۆت دەسووتێنی.
تاکەی ئاگەر لە خەرمانی وجودم بەردەدەی ئەی زمان هەم گەنجی بێ پایانی تۆ ئەی زمان هەم دەردی بێ دەرمانی تۆ باڵندە خۆشەویستەکەمت لێ سندم چی ترستەمم لێ مەکە یان وەڵامم دەوە یان دادم بستێنە یا خۆکارێکی وا بکە خەم و پەژارم بڕوات و شادی و دڵخۆشی بێنە سۆراغم. بازرگان بە بێدەنگی تەماشای تووتیەکەی دەکرد و دیسانەوە بەخۆی دەوت داخەکەم کازیوەی نورانیم بەسەر چوو ڕۆژی ڕووناکم بوو بە شەوی تار. تووتی مردارەوە بوو هەروە لە نێو قەفەسەکەدا کەوت بوو. بازرگان سەیری دەکرد و کەوتە یادی خۆشمەشرەبیەکانی و بە حەسرەتێکەوە پێوت تووتیەکەم باڵندە زیرەکەکەم کە ڕازی منت دەزانی داخەکەم لە دەستم چووی تا هاودەمم بووی لە خەم و خەفەت بە دوور بووم. بازرگان سەرنجام دەرکەی قەفەسەکەی کردەوە و تووتیەکەی دەرهێنا و لە سوچێکدا داینا. باڵندەکە هەر لە قەفەس هاتە دەر جوڵەیەکی کرد و باڵی گرتەوە و لەسەر لەقی درەختێکی بڵند نیشتەوە. هێندە بە خێرایی فڕی کە بازرگان سەری سوورمە لە پڕێکدا تێگەی تووتیەکەی چوانەیەکی لە تووتیەکەی هیندستان وەرگرتووە. چووە حەوشە و ڕووی کردە تووتیەکەی وتی ئەی باڵندەی خۆشخوان ئێستا کە ئازاد بوویتە نهێنی ئەم کارەتم پێ بڵێ پێم بڵە چی ڕوویداوە ئەو تووتیەی هیندستان چ مەکرێکی فێر کردی کاوەها منی بەدبەخت کرد. تووتی وەڵامی داوە ئەو تووتیە هیچ خزمەتێکی لەگەڵ من نەبوو وەلێ بەو کارەی ئامۆژگاری کردم و پێیوتم لە پێناو ئازادیدا دەبێت واز لە ئاواز و میهرەبانی و دۆستایەتی بهێنی چونکە ئەو ئاوازە خۆشە بووەتە هۆی دیلێتیت هەر بۆیە خۆی کرد بە مردوو تا ڕەمزێک بێ لە نێوانماندا ئەگەر قسەی بکردایە تۆ پێیت بە کارەکەی دەبرد. ئەو تووتیە پێیوتم تۆ بۆیە بوویتەتە دیلی قەفەس چونکە بە ئاواز خەڵکی سەرگەرم دەکەی دەبێ فەنا ببیت دەبێ نەمێنی تاکو ئازاد ببی ئەگەر دام بیت باڵندەکان دەتخۆن ئەگەر غونچە بیت مناڵان هەڵت دەپڕوکێنن هەر کەسێ جوانی و بنەری خۆی نەمایش بکات گرفتاری سەدان بەڵا دەبێت دۆست و دوژمن چاوی تێدەبڕن دوژمنان ئێرەی پێدەبن و داوی بۆ دەنێنەوە و ژیانی لێتاڵ دەکەن. بازرگان قسەکانی تووتی ژنەفت و هیچی نەوت. تووتی هەنێ ئامۆژگاری دیکەی کرد و ئامادە بوو هەڵفڕێ. بازرگان هێشتا وا قورماوانە تەماشای دەکرد کە تووتیەکە وتی ئەی خواجە ئیدی کاتی ڕۆیشتنە ماڵاوە. بازرگان وتی بڕۆ خوا پشت و پەنات بێت تۆڕی حەقیقەتت پێ نیشاندا. تووتی دای لە شەقەی باڵ و هەڵفڕی. بازرگان لەو پانتاییەی ئاسمان ڕاما بوو کە تووتیەکە تێیدا دەفڕی. کاتێ تووتی لە چاو بزر بوو بەخۆی وت کاری تووتیەکە وانەیەکی پەندامێز بوو بۆ من دەبێت بەو ڕێگایە ئەودا بڕۆم چونکە ڕێگایەکی ڕووناک و خاوێنە. تووتیەکە ڕزگاری بوو خۆگیانی من لە گیانی ئەو کەمتر نییە بۆ بەم ڕێگایەدا نەڕۆم. لە پێناو ئازادی گیاندا دەبێت دەست لە هەموو شتێ هەڵگری دەبێت گیانی ئادەمیزاد ئاوەها عاقیبەت بەخێر بێت. لێکدانەوەی چیرۆکەکە. چیرۆکی بازرگان و تووتی تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە هۆی نەجات و ڕزگار بوون مەرگی ئیرادیە پێشمەرگی جەستەیی یانی دەبێت پێشەوەی بمری بنیادەم تا لە خاصیەتە مرۆییەکاندا نەماڵڕێ ناتوانێت لە داوی ڕووداوەکان ڕزگاری ببێت. خۆداماڵین لە خاصیەتە مرۆییەکان بە مەرجی بنەڕەتیدا دەنرێت بۆ گەیشتن بە کەماڵ. لە ڕاستیدا ئەو تووتیە لە هیندستان بە مەرگە نەمایشیەکەی خۆی بە تووتی دیلکراوی نێو قەفەسەکە دەڵێت تا ئەو کاتێ بە قسە و ئاوازت خەڵکی سەرگەرم بکەیت لە کۆت و بەندا دەمێنیتەوە. وەلێ ئەگەر خۆت لەو خاسەتەدا ماڵی ئەوە لە کۆت و قەفەز ڕزگارت دەبێ و دەتوانی بە ئازادی لە شەقەی باڵ بدەیت و هەڵفڕی چونکە وابەستەی بە شتە دنیاییەکانەوە داوێکە بنیادەم دیل دەکات و ناهێڵێت بفڕێت. تووتیەکە بە لاساییکردنەوەی ئەو تووتیە ئازادەی جەنگەڵەکانی هیندستان لە قەفەز ڕزگاری دەبێت و بەرەوە ئاسمانی ساماڵ هەڵدەفڕێت.